کان و بەردەوامی گفتوگۆکان بۆ چارەسەرکردنی کێشە و قێرانەکانی هەرێمی کوردستان وەک لە ماوەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزبات حکومانەکاندا کۆبوویەوە بۆ گفتوگۆی زیاتر دەکەین لەم بارەوە بە میواندارەتی بەڕێز ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. بەڵێ کاکایدن شەوتان باش وەک دەزانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزبەکانی تورکمانی کۆبوونەوەی ئەنجامدا ئێوە وەکو بەرەی تورکمانی لەو کۆبوونەوە بەشدار بوون؟ پێشەکی زۆر سوپاسان دەکەین ئێمە وەکو بەرەی تورکمانی عراقی کە بەشداری ئەم کۆبنەوانە نەبووین لەبەر ئەوەش کە بە برادرانی یەکێتیشمان گوت و ئێمە وەکو جەبهەی تورکمانی عراقی بەجیا دەمانوێت کۆبنەوە بکرێتن کە لەسەر پرسی ئەو پرسانێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە کە ئەومان کە ئەو داوەتە نامەی لۆمە هاتبوو جوابی ئێمە بۆ برادرانی یەکەتی بەو شێوەی بوو. بەڵێ کاکایدن بۆچی داواتا کرد بە تەنها لەگەڵ یەکێتی نیشتیمانیدا کۆبنەوە؟ ئێمە پێشەم شتێک لەرە ئێمە پشتیوانی لەوەکەین کە ئەو مبادرانانی کە لایەنگیریانە کە دەکرێتن بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو کێشانێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر پارتی بێ و یا یەکەتی بێ و یا لایەنەکانتر بێ ئەمانە مبادرەشی زۆر باشن بۆ چارەسەرکردنی ئەم قەیران ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. ئێمەش وەکو جەبهەی تورکمانی پشتیوانی لەو مبادرانە ئەکەین پشتیوانی لەوەکەین کە ڕێگە چارێک هەبێتن بۆ ئەوی بتوانرێت ئەو تەوافقە سیاسیە وایە ئەو تەوافقە دروست بێت لەنێوان لایەنە سیاسەکان. بەس لەبەرەوەی ئێمە پێشترش کە برادرانی پارتیش کە داوای کۆبنەوەی لەگەڵ لایەنە سیاسەکانی کردبوو ئێمە وەکو بەرەی تورکمانی بەشداریمان نەکردبوو لەبەرەوەی وتمان ئێمە جەبهەی تورکمانی کە حەزبێکی گەورەیە و قورسایی خۆی هەیە و لە عێراقدا و لە هەرێمی کوردستانە ئەوە کە ئەوە سەبەبەکە لەوەیە بەو مانایش نایەتن کە ئەم لایەنە سیاسیانە تورکمانیانە بەشدار کردووە کە ئێمە دژی وابوون ئەمە ئەو برادرانەش کە بەشدار بوونە ئەوانیش نوێنەرایەتی تورکمان ئەکەن لە هەولێردا لەبەرەوەی ئێمە کە حیزبێکی عێراقین و لە هەرێمی کوردستانیشدا ئێمە دەمانوێت کە بەجیا لەگەر لایەنی یەکێتی و لەگەر لایەنی یەکێتی و لەگەر لایەنی بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانەتی تریشدا کە بەجیا ئێمە دەمانوێت دانیشین وایە کۆبنەوە بکرێت بۆ ئەوەی ئێمەش بتوانن ڕێی خۆمان هەبێتن لە پرسی ئەو پرسانێک کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵێ کاکایدن ئەم کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ مەسیحەکان لەگەڵ بەرەی تورکمانی و لەگەڵ ئەو لایەنانی کە خۆت ناوتێرە چ کاریگەریەکی دەبێت و ئەم کۆبوونەوانە ئەنجامێکی بێت؟ یعنی ئەم کۆبناوانە لە نەبوون زۆر باشترە چکە لەبەرەوەی ئەم کۆبناوانە کە ئێستا کە برادرانی یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان هەستاوە بە مبادرەی باش کە لەگەر لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش لەگەر پێکاتەکانی هەرێمی کوردستان کە لایەنە سیاسی تورکمانیەکان و لایەنە سیاسەکان و کورد و ئاشورە ئەمە خۆی لە خۆیدا کە ئەمە ئەم کۆبناوانە مبادرەی زۆر باش ئابێتن کە بۆ ئەبێتە دەرگایەک بۆ دەستپێکردنی گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسەکان. لەبەرەوە ئێمە ئێستا دەبینین کە ئەمە نزیکەی ماوەیەکە لایەنە سیاسەکان هیچ گفتوگۆیان نەکردووە هیچ کۆبنەوەیان نەکردێ کە لەسەر ئەو پرسانێک کە ئێستا لە هەرێمی کوردستان و دا هەیە و کە بوویتە قەیرانی سیاسی و بووتە نائستیقراری سیاسی کە بارودۆخێکی نائاسایی لە هەرێمدا هەیە. لەبەرەوەی پێویست دەکە هەموو لایەنە سیاسەکانیش کە پشتیوانی لە مبادرەی لەو مبادرانە بکەن کە دەبێتە دەستپێک بۆ بەرەو پێشچوونی ئەم کۆبنەوانە ویا دەبێتە هۆیەک و دەبێتە سەبەبێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەکە لە هەرێمی کوردستاندایە. ئێمە کە وەکو لایەنی سیاسی وەکو
بەڵێ کاگەیدن تۆ وەکو بەرەی تورکمانی عراقیش وەکو باسلەوە پێکهاتەی کە تورکمانی ئێوە عراقیش داواتان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە کە بە تەنها لەگەڵیان کۆبوونەوە هیچ پرۆژەیەکتان هەیە و ئایا کەی ئەم کۆبوونەوە ئەنجام دەدەن؟ لێرە ئێمە پێشترش کە ئێمە وەکو جەبهەی تورکمانی ئێمە لەو کێشانەی کە هەیە کە لە نێوان لایەنە سیاسەکاندا کە ئێمە نەمانویستە ببینە تەرەف ئێمە دائما پشتوانی لەو بۆ چوونەمان کردووە کە ببینە عاملێکی خێر ببینە عاملێکی خێر بۆ ئەوەی بتوانین کە دەورێکی باڵامان هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئێمە کە پێشترش کە بزوتنەوەی ئیسلامی کە زیارەتی ئێمەیان کرد دواتر بزوتنەوەی گۆڕانش کە زیارەتی بەرەی تورکمانی عراقی کرد کاوانش پرۆژیان هەبوو کاوانش بۆ چوونی خۆ تایبەتی خۆیان هەبوو دەربارەی پرسەکانی هەرێمی کوردستان ئێمە پشتوانی لەوەمان کردووە ئێمە لەگەر ئەوە داین کە وەکو جەبهەی تورکمانی عراقی دەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە دەبێت کۆبنەوە ئەم کۆبنەوانە دووبارە بکرێنەوە کە بە بەشداری هەموو لایەنە سیاسەکان ئەم داواکارێتان داوەتە لایەنەکان بە فەرمی بەبێ ئەوەی نەخێر تاکو ئێستامە هیچ بە فەرمی قسەمان نەکردووە لە لایەن سیاسیان بەڵام ئەو لایەنە سیاسیانە کە کۆبنەوەمان لەگەر دیارنا کردووە یا زیارەتی بەرەی تورکمانیان کردووە ئێمە زیارەتمان کردووە لە دوا ڕۆژدا ئێمە ئەو کۆبنەوەیە کە لەگەر وەکو جەبهەی تورکمانی لەگەر برادرانی یەکێتی لەگە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن چونکە لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەبهەی تورکمانی کە پەیوەندیش زۆر باشیانەیە کە لە پاش نۆتیۆک تاکو ئێستا کە یەکێتی کە ئیتیمامی بە پەیوەندیەکانی بەرەی تورکمانی عراقی ئەداوت بەرەی تورکمانیش گرنگی و ئیتیمامی بە علاقاتی پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکە لەبەرەوەی یەکێتی فاکتۆرێکی گرنگە لەناو ئەو معادلە سیاسی ئێستاکە لەناو هەرێمە لەبەرەوەی ئێمەش لەگەر ئەوە دەین کە دەبێت ئەم حیوارە ئەم دیالۆگە لە نێوان لایەنە سیاسەکاندا دروست بێت بۆ بەرژەوە نیگەشتی هەموو لایەک. بەڵێ ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی عراقی سوپاس بۆ تۆ کە لە شاری هەولێرەوە